بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاس و ستایشی نەبڕاو بەردەوام بۆ پەروەردگاری جیهانیان، صلاة و سلام بڕژێ بەسەر سەرداری مرۆڤایەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم و یار و یاوەرانی تاک و ڕۆژی دوایی. ئامادەبوانی بەڕێست یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. ئەمڕۆ شەممە ڕێکەوتی هەشتی ڕەبیع الئەوەلی 1445 کۆچی بەرامبەر بە 23 نۆی 2023 میلادی بەشی بەهرەدارانی کوڕان ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی 2022-2023 ئەنجام دەدات. دەستپێکی ئاهەنگەکەمان بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەبێت لەلایەن قورئان خوێن و ئەندازیار بەڕێز سەنگەر عەبدولقادر ناسراو بە عەبدولواستی کوردی با بەڕێزیان بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن إلا الذين ظلموا منهم وقولوا آمنا بالذي أنزل إلينا وأنزل إليكم وإلهنا وإلهكم واحد ونحن له مسلمون. وكذلك أنزلنا إليك الكتاب وكذلك أنزلنا إليك الكتاب فالذين آتيناهم الكتاب يؤمنون به ومن هؤلاء من يؤمن به وما يجحد بآياتنا إلا الكافرون. وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون. بل هو آيات
يجحد بآياتنا إلا الظالمون بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون وما يجحد بآياتنا إلا الظالمون وقالوا لولا أنزل عليه آيات من ربه قل إنما الآيات عند الله وإنما أنا نذير مبين أولم يكفهم أنا أنزلنا عليك الكتاب يتلى عليهم إن في ذلك لرحمة وذكرى لقوم يؤمنون قل كفى بالله بيني وبينكم شهيدا يعلم ما في السماوات والأرض والذين آمنوا بالباطل وكفروا بالله أولئك هم الخاسرون صدق الله العظيم. خی گەورە پاداشتی هەرێ لێ بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا و ئەندازیار سەنگەر عەبدولقادر بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستاسیان ئەندامی بەشی بەهرەداران دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن و چەند ڕوونکردنەوەیەک لەسەر بەشی بەهرەداران. على نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا أفرغ علينا صبرا وتوفنا مسلمين. بريزان بناوي سروشي دزقاي نوري حكمة بريز دكتور عبد الله حداد وبناوي أنداماني أنجمني بالاو بريوبري نسينجي دزقا بريز دكتور حسين واحد وبناوي بريوبري قشتي فروردو بريوبري فروردي نسينجي دزقا وبربرسي أنداماني كارجري بشي بهر داران بخير هاتني ايوه بريز دكين زور خوش عالين بآمد بونتان. بەڕێزان چەند ڕووکردنەوەیەک سەبارەت بە
ساڵی پار 2022-2023 و هەروەها ئەم ساڵیش 2023 و 2024 ئینشا ئەڵڵاه بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو. دایک و باوکانی بەڕێز، ئێمە خوێندنی ساڵی ڕابردوو هەندێک قوتابیمان هەبوو بەهرەداری بەتوانا بوون، بەڵام کەم تەرخەم بوون لە بەهرەداریەکەیان ئەوە بوو وەکو پێویست هاوشێوێ ئەو قوتابیانە ئەم ساڵ لە بەهرەداران نامینێن. داوای لێبوردون دەکەین چونکە بەڕاستی قوتابی بەهرەدار دەبی بەهرەداریەکەی و هەروەها وانەی حفز و مراجعەی و هەروەها وانەکەی تری بە جوانی و بەڕێکوپێکی ئەنجام بداتن. و هەروەها هەندێک قوتابیمان هەیە ئەم ساڵ کارتمان بۆ نەکردوون لەبەر ئەوەی دەبوایە ئەوانە دوو جزء قورئانیان لەبەر بکردابایە، و هەروەها هەندێکیان تاخیر هاتینە تاقیکردنەوەکانیان بە تەواوی نەکردیە و هەروەها وانەکانیشیان بە تەواو نەکردووە. یان ئەوە تا هەندێک قوتابیمان هەیە لە سەرەتای ساڵ هاتوون، بەڵام خشتەکانی بۆمان دیاری کردبوون دەبوایە تەواوی بکەن و هەروەها ئەو بڕێی لەبەرکردنەی دەبایە تەواوی بکەن تەواویان نەکردووە. و هەروەها ئەو کارتانەی قوتابیەکانتان وەری دەگرنەوە تەنها حفزمان بۆ حساب کردوونە لەبەر ئەوەی مراجعەمان کەمێک بۆ حساب کردوونە، بەڵام بۆ ئەم ساڵ مراجعە لەسەر 100 و هەروەها لەبەرکردنیش لەسەر 100 دابەشدوو دەکرێتن و ئەگەر هات و هەر قوتابێکی بەهرەدار لە 80 کەمتر بهێنی ئەوە لە بەشی بەهرەداران بەکەوتووە ژمار دەکرێت. دایک و باوکانی بەڕێز، بەنسبەت دەوامی ساڵی خوێندنی دەستگا لە 30/9 2023 دەست پێ دەکاتن بۆ ئەو قوتابیانەی کەوا ڕۆژی شەمە دەوام دەکەن، و هەروەها لە 3/10 2023 بۆ ئەو قوتابیانەی کەوا ڕۆژی سێشەمە دەوامیان هەیە و هەروەها دەوامەکەشیان ناگۆڕدرێ لە ڕۆژی خۆیان دەوام دەکەن. و لەبەر ئەوەی ئەم ساڵ ڕۆژی شەموو کراوەتە پشوو، لەوانەیە هەندێک لە دایک و باوکان داوای ئەوە بکەن کەوا بێنە ڕۆژی شەموو بەڕاستی بۆ ئەوی بتوانین دادپەروەریەک یەکسانیەک لە ڕۆژەکانی شەمە و سێشەمە بکەین، بۆیە بە داوای لێبردنەوە ناتوانین ڕۆژەکانیان بگۆڕین. بەڕێزان، ئەم ساڵ هەموو ئەو دەرسانەی کەوا زیاد کراوە و دەخوێندرێ لە خشتەکەی کە دەدرێتە قوتابی بەهرەدار دیاریمان کردووە و جێگامان کردوێتەوە لە خشتەکەدا. و هەروەها بەنسبەت مانجی ڕەمەزانی پیرۆزیشدا قوتابیانی بەهرەدار لە مانجی ڕەمەزان دێنەوە دەستگا، بەڵام کەم داوامەکەیان کەمتر دەبێتن و هەروەها زیاتر تەرکیز دەکرێتە سەر مراجعەی ئەو قورئان ئەو بەشە قورئانی کەوا لە بەریان کردووە. و هەروەها سەبارەت وەرگرتنی قوتابیانی ئەم ساڵ، ئەو قوتابیانەی لە دەرەوەی دەستگا دێن دەبێ بەڕاستی قوتابێکی حەقیقی بەهرەدار بێ، ئینجا ئێمە وەری دەگرین. و ئەو قوتابیانەی کەوا ئێستا دەوام دەکەن لە منداڵان و نەوجەوانان دەبێ بە شایەدی مامۆستایەکەی یان ئەوە تا دەبی ئیدارەی منداڵان و نەوجەوانان شایەدی لە بۆ بدەن کەوا بەهرەدارێکی تەواوە، ئینجا ئێمە وەری دەگرین. و هەروەها 3 مانگ لە لای ئێمە بە تێست دەمینێتەوە، ئەگەر هات و بەهرەدارێکی حەقیقی بوو ئەوە بەردەوام دەبێ و ئەگەر نا دەچێتەوە بەشی منداڵ و نەوجەوانان. و هەروەها ئێمە بەشی بەهرەداران گروپێکی تەلیگراممان هەیە، زۆربەی دایک و باوکان تێدا بەشدارن، بەڵام ئەوانەیە تاکو ئێستا بەشدار نەبووینە تکایان لێ دەکەین پەیوەندیمان پێوە بکەن کەوا ناویان بێخینە ئەو بەشی تەلیگرامە. و لە کۆتاییدا دەڵێن ئەلکەمال لله، ئێمە ئەوەی لە تواناماندا بووە پێمان کرایە بۆ ئەو بەشە کردومانە، ئەگەر هەر کەم و کوڕێکیشمان هەبوو بێ ئەوە کاری مرۆڤە و قابیلی کەم و کوڕیە. ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێکتان هەیە بە دڵێکی فراوان وەری دەگرین، لەسەر سەر و سەرچاوانمانیاندا دەنین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خی گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستاسیان بداتەوە. بەڕێزان، ئێستا بینەری دیکۆمنتاریەک دەبین لەسەر ناساندنی دەستگای نووری حیکمە. فەرموو. نووری حیکمە دەستگایەکی پەروەردەی و ڕۆشنبیری قازانجنەویستە، کاردەکا لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزە و بە ئەزمون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر دامەزرا، کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری.
دەستگا خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دیدی نووری حیکمە بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری خزمەتکردن بە قورئانی پیرۆز و پەروەردە و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەڵگە بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەسێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نووری حیکمە خزمەتکردنی کۆمەڵگە لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوارلقەکان کردووەتەوە کە بە بەردەوامی خول و چالاکی قورئانی پیرۆزی تەدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حیکمە استراتیژیەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی مناڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن. دەستگا گرنگی زۆری پێداون. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خول و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێکهاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکیەکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ تەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردووەتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەتی سەربەدەستەی قورئان لەبەران. دەستگا گرنگی دەدا بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نووری حیکمەی ڕاگەیان کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لە خۆ دەگرێت. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان، هەروەها سازدانی خول و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان. ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردنی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی وە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەم کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێت لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. ئێستا داوا لە زۆر بەڕێز سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتێک. بیان دەکەم لە برایان و لە خوشکان خی گەورە هەموو لە یەکتان مۆفەق کا و یاخوا بە خێر بێن سەر چاوان و هەروەها دەستخۆشیم لە بۆ بەشی بەهرەداران هەم لەو برا بە ڕێزانێکەوە ئیدارەی دەکەن هەم لەو برا بە ڕێزانێکەوە وەکو مامۆستا تێیدا خزمەت دەکەن. خی گەورە لە هەموو لە یەکتان قبول کە خی گەورە لەو کەسانتان بژمێری کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی خەیڕکم من تعلم القورآن وعلمه کە الحەمدوللا بەرەبوومیان دیارە لەو فترەیە لەخوا بە زیادبی لە خلالی ئەو چەند ساڵێکەوە بەشی بەهرەداران ڕاگەیاندرا لە دەستگا الحەمدوللا جێی دەستیان دیارە و چەندین برای بەڕێز و چەندین خوشک لە چکە لە بەش خوشکانی شەیتمان الحەمدوللا قورئانی پیرۆزیان تەواو لەبەر کردیە. اینجا هەر یەکە و بە فترەیەک بە تەئکید کەمتر لەو فترەیەکەوە بە عام دەستگاکەوە 8 ساڵی لە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆزدانە، بەڵام الحەمدوللا برای وا هەبووە بە ساڵێک و 9 مانگ ئیوا هەیە لەوانەیە کەمتریش بی الحەمدوللا تەواوی قورئانی پیرۆزی لەبەر کرد کەوەش فەزلی خوایە. خی گەورە لە هەموو لایە قبول بکاو دەستی هەموو لای خۆش بی لە برایان لە ئیدارە و لە مامۆستایان.
خوای گەورە پاداشت خێریان بداتەوە. بەڕێزان، دەربارەی قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلئەنعام خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی: وهذا كتاب أنزلناه مبارك فاتبعوه واتقوا لعلكم ترحمون. باس لقرآن پیرۆز دەکا بە مبارەک وەصفی دەکا، بە مبارەک وەصفی دەکا کتێبێکە پڕ لە خێر و بەرەکەتە. هەر کەسێک لێی نزیک بیتەوە بێگومان خێر و بەرەکەتی دنیا و قیامەت دایدەگری. اینجا ئەوەی مەطلوبە فاتبعوه واتقوا، اتباعی بکەن، شوێنکەوتەی ئەوامرەکانی بن و تەقواتان هەبی، کەواتە اتباعی ظاهیر و باتنی بکەن، فەرمانەکانی جێبەجێ بکەن، خۆتان لە قەدەغیراوەکانی بپارێزن بە نیەتی ئیخلاص لە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى لعلكم ترحمون. ڕەجا وایە کە رب العالمین ڕەحمتان پێ بکە هەم لە دنیا و هەم لە قیامەت. کەواتە نزیکترین ڕێگا لە بۆ شادبوونەوە بە ڕەحمەتی رب العالمین اتباعی قورئانی پیرۆزە لە ظاهر و لە باطن. و هەروەها لەبەر ئەوەی قورئانی پیرۆز کەلامی رب العالمینە، ئەو خوایە سبحانه وتعالى خودایەکی عەظیمە کەریمە إلى آخره لە ناو پیرۆزەکانی و لە صفاتە جوانەکانی. ئیتر قورئانەکەشی بە هەمان شێوە کەریمە، لۆیە حامیلی قورئانەکەشی، هەڵگری قورئانەکەشی جێگای ئەوەیە کەوا ڕێزی لێ بندرێ. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی لە حەدیثێکدا کە ئەبوو داود دەیجێڕێتەوە لە بۆمان دەفەرمی: إن من إجلال الله تعالى إكرام ذي الشيبة المسلم. واتە بێگومان لە بەگەورەزانینی رب العالمین لەوەدا بەرجەستە دەبی و لەوەدا ڕەنگ دەداتەوە کەوا پێویستە ڕێز لە کەسێک بنێی کەوا سەر و ڕیشی سپی کردە لە ناو ئیسلام. و هەروەها وإكرام حامل القرآن غير الغالي فيه والجاف عنه. و هەروەها بە گەورەزانینی خوای گەورە سوبحانه وتعالى پێویستە لەوە ڕەنگ بداتەوە کە ڕێز لە کەسێک بنێی کە حامیلی قورئانە، هەڵگری ئەو قورئانەیە، بەڵام وەصفیشی دەکا ئەو هەڵگری قورئانە بە چ شێوەیەکە؟ غەیر الغالی فیه والجاف عنه، نە غلووی تێدا دەکا نە جەفای بەرامبەر هەیە. واتە نە غلووی تێدا دەکاتن، زێدەڕەوی تێدا ناکە. بە تایبەتی وەکو زۆربەی زانایان باز لەوە دەکەن زێدەڕەوی تێدا ناکە لە مەخاریجی و لە صیفاتەکانی و بە هەموو شێوەیەک هەموو گرنجیدانی بەو لایەنەی بیتن، یان لە تەفسیرەکەی بۆی کەوا بێتن تەکەلوف لە خۆی بکە شتانێک لە تەفسیری قورئان باز بکاتن کەوا لا تحتمله الآيات، بە شێوەیەکەوە ئاەتەکانی قورئان ئەوە لە خۆی ناگر بێت تەکەلوف بکاتن، یان ئەو ئاەتە متەشابهاتانەی کەوا لا يعلمها إلا الله. لە بۆ نمونە باز لە پیتەکانی قورئانی پیرۆز دەکا لە ئەوانەی کەوا لە فەواتحی سوورن بێتن بە شێوەیەک لێکی بداتەوە کەوا ما ئەنزەل الله بها من سوڵتان، تەکەلوفی تێدا ناکە. و هەروەها هەتا لە عەمەل و لە کردەوەکانیش بەو شێوەی ئیقتدا بە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم، تەکەلوفی تێدا ناکە. و هەروەها لە هەمان کاتیشدا جەفائیشی بەرامبەر نییە، جەفائیشی بەرامبەر نییە بۆی کەوا لە پاش ئەوەی کەوا هەڵگری بوو لەبەری کرد بێتن ئیهمالی بکا والعیاذ بالله، گرنگی خۆی پێنەدا، بەو شێوەی دەوری نەکاتەوە کە پێویستە گرنگی پێ بدرێتن. وەکو زانایان دەفەرمون هەر ئاەتێک کە لەبەری دەکەیت دەرگایەکە لە بینی تو لە بین رب العالمین دەکرێتەوە، کاتێکەوە لە بیری دەکەی ئەو دەرگایت لێدا دەخرێ، کو دڵت دێ و دەرگای لە خۆت دابخەی، کەواتە ئیهمالیش ناکا، بە هیچ شێوەیەک جەفائیشی بەرامبەر نییە. و یاخود لە تەفسیرەکەی و لە تێگەیشتن لە قورئانی و هەروە لە کارکردن پێی ئەویش شایەنی ئەوەیە کەوا ڕێزی لێ بندرێ، ڕێز لێنان لەو کەسە ئەویش ڕەنگدانەوەی بە گەورەزانینی رب العالمینە. اینجا لەوەی سێمج لە تەواوی حەدیثەکەدا دەفەرمی وذی السوڵطان المقسط، و هەروە ڕێز لێنان لە کەسێکەوە خاوەندە سەڵاتە بەڵام مقسیتە، کەسێکی عادیلە. بەڵێ بەڕێزان کەواتە ئەگەر بمانەوێ خۆمان و منداڵەکانمان و ماڵەکانمان پڕبی لە بەرەکەتی قورئانی پیرۆز، ئەگەر بمانەوێ نزیک بینەوە لە ڕەحمەتی خوای گەورە سوبحانه وتعالى لە دنیا و لە قیامەت،
ئەسڵ وایە ڕوو لە قورئان بین، ئەسڵ وایە منداڵەکانمان هام بدەین و تەوزیهی بکەین و ئاراستەیان بکەین بەرەو قورئانی پیرۆز تاوەکو فعلەن کەسێکی بەختەوەربی هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. و دیارە کاتێکەوە باز لە قورئان دەکرێت و لە فەزڵ و گەورەی قورئان و خەریک بوون بە قورئان دیارە معلومی جەنابتانە. بەڵێ لە بەرکردنی قورئانی پیرۆز کە زۆر گرنگە کە خاوەنەکەی هەندە ڕێزی لێ دەندرێت لە دنیا و لە قیامەت، بەڵام پێویستە هەم وەکو دایک و باب هەم وەکو مامۆستایانیش بەو شێوەیە تەوزیهی منداڵەکانمان بکەین لە بەرکردنی قورئانی پیرۆز زۆر گرنگە، بەڵام لەوەش گرنگتر کارکردنە پێی پێویستە خوڕەوشتمان بەو شێوەی بی کە خوای گەورە سوبحانە وتعالە باسی کردێ کە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم وەکو دایکمانە عایشە وەسفی دەکا كان خلقه القرآن خوڕەوشتی قورئانی پیرۆز بوو ڕەنگدانەوەی ئەو فەرمانانەی کە خوای گەورە پێی دەکرد سوبحانه وتعالە. کەواتە بەڕاستی ئەگەر لە بەرکردنی قورئانی پیرۆز فەضڵ و گەورەیی تێدایە، بەڵام لەگەڵ ئەوەش هیچ یەکێک لە عولەمای ئیسلام نانگوتێ هەر لە بەرکردن هەم قورئانی پیرۆز واجبە، فقط سوورەتی ئەلفاتیحە کەوا ڕوکنێکە لە نوێژ و واجبە لەبەری بکەی، بەڵام کارکردن پێی بە ئیجماعی عولەما واجبە. کەواتە زۆر گرنگە بەڕاستی ئەوەی تێبگەین و منداڵەکانیشمان تێبگەینین بەو شێوەش ئاراستەیان بکەین کە فعلەن لەوەی گرنگتر کە لەبەری دەکەی خوڕەوشتت بەو شێوەیە بی و هەروەها کار بە ئاەتەکانی قورئانی پیرۆز بکەی. لەخوای گەورە دەپاڕێمە لەو کەسانە بین کەوە لە خزمەتی قورئان بژیین، لە خزمەتی قورئان بمرین، لە خزمەتی قورئان خوای گەورە حەشرمان بکا و شادمان بکاتەوە بە شەفاعەتی قورئان و بە شەفاعەتی رسول الله صلى الله عليه وسلم. دووبارە بەخێر بێن. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز سەرۆکی دەستگای دکتۆر عەبدوڵڵا بداتەوە. داوا لە جەنابی کاکتۆر دەکەین بمێنێتەوە و بفەرمێ بۆ پێدانی سوپاس و ڕێزلێنان بە خانەوادەی قوتابی محەممەد لەشکری کە توانی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکات. خوای گەورە پاداشتی کاکتۆر عەبدوڵڵا بداتەوە. بەڕێزان گوێبیستی سرودێک دەبین لەلایەن کاک موئمین ساڵح با بەڕێزیان بفەرمێت. لەژێر سایەی ئیسلامە، لەژێر سایەی ئیسلامە ڕەبوو ڕێشەی عومرم نەمامی تا لێ دەبێت، نەمامی تازەی لێ دەبێت ئەگەرچی بەخۆشم بمرم، هەر بۆ ئیسلامە ئیسلامی پێ بەختەوەرکای، بە قوربانت بم چیم هەبوو، بە قوربانت بم چیم هەبوو چیم وەلە عومرم، ئیسلام شۆڕشا گۆڕینە گۆڕینە تێکۆشانێکی باتینە باتینە، ئیسلام شۆڕشا گۆڕینە گۆڕینە تێکۆشانێکی باتینە باتینە، پیرە جوڵانە هەوڵدانە، پیرە جوڵانە هەوڵدانە، نەوەستانە کۆڵ نەدانە، نەوەستانە کۆڵ نەدانایە، ئیسلام بڕوا و فێرکردنە، پەی بە ڕێگای ڕاستی بردنایە، ئیسلام بڕوا و فێرکردنە، پەی بە ڕێگای ڕاستی بردنایە، پەروەردایە پێکهێنانە، پەروەردایە
بك هنانا بقياندني خزانايا بقياندني خزانايا سربازي وفي دكاريا ستمروخان رامي ريايا سربازي وفي دكاريا ستمروخان رامي ريايا اسلام داجي سرباستيا اسلام داجي سرباستيا بانقوازي برايتيا بانقوازي برايتيا ابوري وداد بارواريا رابرينو راباريا ابوري وداد بارواريا رابرينو راباريا لإسلام دا يا كسانيا لإسلام دا يا كسانيا ويا كالايتي بشارة ولا كالايتي بشارة خی گەورە پاداشتی زۆر بەڕێز کاک موئمین بداتەوە. ئێستا داوا لە بەڕێز قوتابی محەممەد لەشکری دەکەین کە بفەرمێ بۆ سەر ستەیج کە توانی هەموو قورانی پیرۆز لەبەر بکات. کاک محەممەدجان بەخێر بێ خۆ سەلامەت بی. لە سەرەتا بزانین ناویسیانی چییە، لە چەخ قۆناغەکی خوێندنتی و ماڵتان لەکوێ؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. من قتابي محمد لشكري زرات قتابي من لقناغ دي زانستي والروات من بعض الصلاة. من قتابي والدي زانستي والروات من بعض الصلاة. دانشتو قلني بيرش. زۆر باش. کاک محەممەدی بەڕێز مەمنون دەبین ئەگەر چەند پرسیارێکمان وەڵام دەیەوە. پرسیاری یەکەم هەستت چۆنە لێرەی؟ لەبەرکردنی قورئانی پیرۆز هەستێکە کە وەچف ناکرێت بە چەند وشەیەک. هەست دەکەیتەوە ئەو بۆشایە کە لە ناخت داها بۆ پڕ بوویتەوە، یعنی هەستێکی زۆر تایبەتی ناتوان بە چەند دێرێک وەسفی بکەم هەتا پێی نەگەی هەستی پێ ناکەیت. یعنی فەراغەکی ڕوحی هەیە تاوکو قورانی پیرۆز لەبەر نەکەی پڕ نابیتەوە فەراغ. دەستەکانت خۆش بی. پرسیاری دووەم چی بە دایک و باوکت دەڵێ؟ ڕاستەکەی داک و باب من لە پاش فەزلی خوای یەکەمین هۆکارن هەتاوەکو کە ئەمنیان بە قورانی پیرۆز ناساند و هەروەها یارمەتیان دەم کە قورانی پیرۆز لەبەر بکەم. لە ناخی دڵمەوە بە هەموو بە جوانترین شێوە سوپاسیان دەکەم. هیوادارم خدای گەورە پاداشتیان بداتەوە. لەبەر ئەوەی کەم کە گچکە بووم دەمرید داک و بابم بەردەوامی قورانی پیرۆزیان لەبەر دەکرد و مراجعەیان دەکردەوە و هەروەها یارمەتیشان دەدام کە سەرتاوە پێشەوە بچم مەکتەبش پیتەکانی قورانی پیرۆز فێر بم. دایک و باوکت قورانیان لەبەرە؟ بەڵێ قورآن هەرچەند حافظ قورآن الحەمدولله. الحەمدولله. یارمەتیان دەم کە پیتەکانی قورانی پیرۆز فێر بم و هەروەها یارمەتیشان دەم کە لە دەوروبەرم جیاواز بم، یعنی بە شێوەیە کە گرنگی زیاتر بە قورانی پیرۆز بدەم نەک بە شتە تەرفیەکان دیکە. یعنی وەکو منداڵەکانت کە نەدەژیای؟ نەخێر. پێت ناخۆش نەبە و کاتی؟ ئەو وەختی ڕاستەکەی ڕاستە هەندێک ناخۆش بەڵام ئێستا بەرهەمەکەم دیتەوە. الحەمدولله زۆر باش. خی گەورە تەمەنی داک و بابی تو پڕ بەرەکەت کات وا بکە هەموو داک و بابەکان چاو لە داک و بابی کاک محەممەدی بکەن. دەستگای نووری حیکمە لۆتو چییە؟ ڕاستەکەی خۆشەویستترین شوێن کە ناسیبێتم دەستگای نووری حیکمە بووە. لەبەرەوەی لە دەستگای نووری حیکمەدا تەنها قورانی پیرۆز دەخوێنێمە، یعنی هیچ شتێکی کاتکوشتنی تێدا نیە، یان شتێکی تێدا کە گوناحت بۆ بنووسری، یعنی هەر هەمووی تەنها ڕەزامەندی خۆی پەروەردگارە. خۆشەویستیش تایبەتم لە بۆ دەستگای نووری حیکمە و مامۆستایەکانی هەیە. الحەمدولله. هیچ شوێنێک یادگاریەک لەو هۆڵەی لە پۆلەکانی سەرێ هەیە؟ بڵێ کە تێدا قورآن دەوەرد؟ پۆلەکانم لەبیرەکە، یعنی ئەو شوێنانی کە قورانی پیرۆزم لێ خوێندیە یەکەم ڕۆژگە هاتم لە سپۆل لە چوبم دووە هەموم لەبیرە. یادگاری زۆر خۆشمەگەریانە. الحەمدولله زۆر باش. لە ماوەی چەند ساڵدا هەموو قورانی پیرۆز لەبەر کرد؟ لە ماوەی 2 ساڵ و 9 مانگدا بە فەزلی خوای توانم قورانی پیرۆز تەواو بکەم. الحەمدولله. هەموو لێرە تەواو کرد لە دەستگای؟ زۆر باش. پرسیارێکی دیکە چیت هەیە لە ئەو مامۆستایانەی کە لەوانەیە بەشێکی باشی ئەو مامۆستایانی کەوانەیان بە جەناب دووتێ لێرە بن، چیت هەیە لە ئەو مامۆستایانە؟ لە ناخی دڵمەوە بە جوانترین شێوە سوپاسیان دەکەم. هیوادارم خدای گەورە پلەی فیردەوس ئەعلایان بگەێنێت، لەبەر ئەوەی یعنی ئەوان ژێک لە هۆکارە سەرچەکان بوون کە یارمەتیان دەم قورانی پیرۆز لەبەر بکەم.
سوپاسێکی گشتیم لە بۆ ئیدارەی دەستگا هەیە هەروە مامۆستاکان زۆر سوپاس تایبەتشم لە بۆ مامۆستایانە هەیە کە قورئانی پیرۆزم لە خزمەتیان لەبەر کردووە. زۆر باش خی گەورە نمونی ئەو مامۆستایانە زیاد بکە کە لە خزمەتی قورئانی پیرۆزت لەبەر کردووە. باش چ کاتێک قورئانت لەبەر دەکرد کاک محەممەدی بەڕێز لەوانەیە ئیوا هەبی بڵێت بەس بەیانیان قورئانت پێ لەبەر دەکرێت یان ئیوا هەیە دەڵێ بەس نێوڕانان ئیوا هەیە دەڵێن نانا بەس بە شەوان جەنابەت چ کاتێکت تەرخان کرد بوو لەو لەبەرکردنی قورئانی پیرۆز. قورئانی پیرۆز یعنی کاتێکی دیارەکراوی نەبێت ئەو کات تەمەت بە لەبەرکردنی قورئانی پیرۆز لە هەر کاتێکدا مەجالم هەبووە سبەینان بە بەیانیا هێواران بە نێڕوانان بە شەوان بە یان لە هەموو کاتێک مەجالێک نەبڕە قسە بە لەبەرم دەکرد. ئەی وەڵامت چی لەوە کەسانی کەڵێ بەیانی نەبی مێشکم وەرناگری. وڵی ئەو شتەکە یعنی یاساکەنەوە مێشت خۆی داینایە و هیوادارم ئەو خۆی تەرک بکات چونکە قورئانی پیرۆز لە بۆ هەموو تەمەنمان هات یعنی نەک بە کاتێکی دیارەکراوە برێ لە بەیانیان بیان لە کاتێکی دیکە. طبعا بەیانیان بەرەکەتی تێدایە بەڵام بەڵێ بەیانیان بەرەکەتی تایبەت خۆی تێدایە بەڵام لەبەرکردنی قورئانی پیرۆز یعنی لە هەموو کاتێکدا دەتوان لەبەر بکەیت. زۆر باش ڕۆژانەیان هەفتانە چەندت لەبەر دەکرد؟ هەفتانە لە بینی ڕوبعەک هەتا جوزئەکم لەبەر دەکرد ئەوش یعنی لە کاتی جیاواز دەبوون لە هاویندا لە زستاندا یعنی لە هاویندا حفزەکەم زیاتر بوو بەڵام بە شێوەیەکی گشتی لە بین ڕوبعەک هەتا جوزئەکی بوو. یعنی کەمترین ڕێژەی لەبەرکردنت ڕوبعەک بوو زۆرترینی جوزئەک بوو لە هەفتەی. زۆر زۆر باش. ئەی یەکێک لەو شەوانەی کە لە یادت بی زۆر مابیەوە حیفزت کردبیت شەوەکە زۆر تاخیر بوو بی؟ لای ڕەمەزانان لە بیرمە هەتا جاریوە تا سبێنی خەریک بووم یان جاریوە غیر ڕەمەزانە شەوە تا سەعات 1 و 2 خەریک بوومە بێزگە لە ڕەمەزانی تاوەکو سەعات 2 بەڵێ خەڵک خەریکی مۆبایلێت و خەریکی قورئانی بووی. ئافرین زۆر باش. ئەدی چ بەیانیەکت لە یادە کە زوو هەستاوی لۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ وەڵی بەیانیم لە یادە پێش نوێژی سبێنی هەستایمەوە ئیدی بەردەوام ڕەمەزان نەبووە. ڕەمەزان نەبوو. تەواو زۆر باش. وەبزانم ئەوانەی کە لێرە نەدەیانوێت پەیامەشیان ناڕاستە بکەیت بەتایبەت ئەوانەی کە لە تەمەنی خۆتن. ئەو برادرانی کە هاوتەمەنی خۆ من هەروەها قورئانی پیرۆز دەخوێنن هیوادارم خودای گەورە بەردەوامیان پێ بەخشی و ئیخلاسیان پێ بەخشی. وەروەها ئەو برادرانیشی کە هێشتا کە بەتەمانە دەست پێ بکەن دەستیان پێ نەکردیان هەرچی زووە داواکارم لیان کەوا دەست پێ بکەن چونکە دڵنیا بن ڕۆژێک هەر داتە پەشیمان دەبنەوە ئەجاکە بێت لە دنیا دە پەشیمان ببنەوە ئەو خۆزگە دەخوازن کە زووتر بتان خوێن بە ئەخوا هەروەها خوا پێمان ئەمامدا ئەگەر بێت لە ڕۆژ دوای پەشیمان ببنەوە ئەو وەختی پەشیمان هیچ سوودێکی نابێت. هیچ پەیامەکردمە دوا پەیام؟ دوا پەیامیشم ئەوەیە هەمومان پێویستە دەست بە قورئانی پیرۆزەوە بگرین و هەروەها باشترین کاریشکە بیکەین لە باش کارپێکردن لەبەرکردنێتی هەنی ئەگەر بێت و قورئانی پیرۆز لەبەر بکەین خودای گەورە دەری خێرمان لە دەکاتەوە و لەبۆ بەنسبەت دەرسی مەکتەبش هەرگیز قورئانی پیرۆز نابێت ڕێگر لە بەرەمدەم خوێندنی قوتابخانە. یعنی زۆر جاری وا هەیە ئەوەی کە تەڵەبەی قورئانیە لەوانەیە لێرانەش تووشی ئەوانە بین ئەوانەی کە بەڕێوەبەرن لە بەشەکان لە هاوینی لێشاوەکی زۆر تەڵەبە دێت بەڵام دوای هاتنەوەی دەوام واز دەینن. یعنی پێت وایە شتەشی هەڵێ؟ بەڵێ لەبەر ئەوەی ئەگەر بێت کاتی مەکتەبیشدا قورئانی پیرۆز بخوێنی زیاتر توانایەکانت بەهێزتر دەبی و هەروەها بەرکەت دەکەوتە ناو کاتەکانت. زۆر زۆر سپاس کاک محەممەدی بەڕێز خوای گەورە تەمەنت پڕ بەرەکەت کە یارمەتیدا و قورئانی پیرۆز لەبەر کرد هەموو ئیشەکانەوە بە سەرکەوتووی بکەیت. سەربەرز بیاخۆ زۆر بەخێر بێ. بەڕێزان ئێستا بینەری دیکۆمنتارێک دەبین لەسەر کار و چاڵاکیەکانی ساڵی خوێندنی 2022-2023 بەشی بەهرەداران فەرموون کە بە سوپاسەوە لەلایەن بەڕێوەبەراتی ڕۆشنبیری نووسینگەوە ئامادەکراوە. لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاک و بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین من ماسیم ڕیشم هەیە بزانن کە سوودی چییە دیاری خوای میهرەبانە تا پێی بدەم هەناسە من ماسیم ڕیشم هەیە بزانن کە سوودی چییە دیاری خوای میهرەبانە تا پێی بدەم هەناسە لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاک و بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین من وشتر کەشتی بیابان قەت نامرم لە تینوان خدا کۆپارەی پێداوم چەندین ڕۆژ ئارام دەگرم من وشتر کەشتی بیابان قەت نامرم لە تینوان خدا کۆپارەی پێداوم چەندین ڕۆژ ئارام دەگرم لا إله إلا الله هەر بەندەی ئەوین پاک و بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین پاک و بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین من گوڵی نێو باخانم
خاوەن ڕەنگێکی جوانم من خوا بەدی هێناوم ڕەنگ و بۆنی پێداوم من گوڵی نێو باخانم خاوەن ڕەنگێکی جوانم من خوا بەدی هێناوم ڕەنگ و بۆنی پێداوم لا ئیلاها ئیلا الله هەر بەندەی ئەوین پاک و بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین من هەڵۆم تیژە چاوم خدا ئەو بەهرەی پێداوم تاکو لە دوور ببینم نێچیرێ بەدەست بێنم من هەڵۆم تیژە چاوم خدا ئەو بەهرەی پێداوم تاکو لە دوور ببینم نێچیرێ بەدەست بێنم لا ئیلاها ئیلا الله هەر بەندەی ئەوین پاک و بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین لا ئیلاها ئیلا الله هەر بەندەی ئەوین پاک و بێگەردی بۆ خوا دەستکردی ئەوین الله گەورەمانە الله الله یا الله گەورەمان الله گەورەمانە ئاگات لێمانای تاک و تەنها الله گەورەمانە الله الله یا الله گەورەمان الله گەورەمانە ئاگات لێمانای تاک و تەنها پاک و بێگردی بۆ تۆ ئەی زیندوی هەمیشەیی پاک و بێگردی بۆ تۆ ئەی زیندوی هەمیشەیی پاک و بێگردی بۆ تۆ ئەی کانگای بەخشندایی پاک و بێگردی بۆ تۆ ئەی کانگای بەخشندایی هێز و جوڵەی ژیانی بۆ هەنگ هەر تۆڕێن وێنی کاری هێز و جوڵەی ژیانی بۆ هەنگ هەر تۆڕێن وێنی کاری هێز و جوڵەی ژیانی بۆ هەنگ هەر تۆڕێن وێنی کاری هێز و جوڵەی ژیانی بۆ هەنگ هەر تۆڕێن وێنی کاری الله گەورەمانە الله الله یا الله گەورەمان الله گەورەمانە ئاگات لێمانای تاک و تەنها درود بۆ سەروارمان محەممەدیت کاکارمان بۆ بەهەشت درود بۆ سەروارمان محەممەدیت کاکارمان بۆ بەهەشت الله گەورەمانە الله الله یا الله گەورەمان الله گەورەمانە ئاگات لێمانای تاک و تەنها الله گەورەمانە الله الله یا الله گەورەمان الله گەورەمانە ئاگات لێمانای تاک و تەنها لەلا 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 بەردەوام بۆ هەموو شتێ سوپاسی خوددا دەکەین سوپاس بۆ بەخششەکانت ئەی خوای گەورە و میهرەبان بەردەوام بۆ هەموو شتێ سوپاسی خوددا دەکەین سوپاس بۆ بەخششەکانت ئەی خوای گەورە و میهرەبان لەسەر چی سوپاسی خواکەین لەسەر چی سوپاسی خواکەین بەردەوام سوپاسی ئەڵڵا دەکەین لەسەر ئەوەی تەندروستم دەستەکانم ئەجوڵێنم لەسەر قاچ و پێڕۆشتنم لەسەر خێزان و چوار دەورم لەسەر سۆزەکەی دایکم خوتوکە خۆشەکەی باوکم بەردەوام بۆ هەموو شتێ سوپاسی خوددا دەکەین سوپاس بۆ بەخششەکانت ئەی خوای گەورە و میهرەبان لەسەر چی سوپاسی خواکەین لەسەر چی سوپاسی خواکەین بەردەوام سوپاسی ئەڵڵا دەکەین لەلا 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 لەسەر خەو و خۆراکم لەسەر وێنە و یاریەکانم لەسەر ورچە خۆشەویستەکەم لەسەر هاوڕێ و ئازیزانم لەسەر میهرینە ناگیانم بە پیر و باوەشی گەرمی بەردەوام بۆ هەموو شتێ سوپاسی خوددا دەکەین في القرآن قلبك أنقى للقرآن
عاطفة أرقى بالقرآن سعدك أبقى والقرآن زاد الأتقى بالقرآن قلبك أنقى عاطفة أرقى سعدك أبقى زاد الأتقى دنيانا بهداه ربيع وبه للحفاظ شفيع تسمو فيه النفس وتعلو في جاه والله رفيع دنيانا بهداه ربيع وبه للحفاظ شفيع تسمو فيه النفس وتعلو في جاه والله رفيع فاقرأ وارتق رتل وارقى فرفيق المصحف لا يشقى قلبك أنقى عاطفة أرقى سعدك أبقى زاد الأتقى ولأخرانا نور طريق يجلو عن صاحبه الضيق فتراه بالسعد حقيق هو في الدنيا خير رفيق ولأخرانا نور طريق يجلو عن صاحبه الضيق فتراه بالسعد حقيق فاقرأ وارتق رتل وارقى واستمسك بعراه الوثقى قلبك أنقى عاطفة أرقى سعدك أبقى زاد الأتقى أشرف ما تحويه ضلوع وبه للتقوى ينبوع كنجوم الدنيا أحرفه فيها إرشاد وسطوع أشرف ما تحويه ضلوع وبه للتقوى ينبوع كنجوم الدنيا أحرفه فيها إرشاد وسطوع فاقرأ وارتق رتل وارقى بحياة طابت بالمسقى في القرآن قلبك أنقى للقرآن عاطفة أرقى بالقرآن سعدك أبقى والقرآن زاد الأتقى قلبك أنقى عاطفة أرقى سعدك بەڕێزان ئێستا داوا لە بەڕێز مامۆستا تاڕق دەکەین بفەرمێ بۆ خوێندنەوەی ناوی ئەو قوتابیانەی کە لەسەر ئاستی قۆناغەکانیان توانیویانە پلەی یەکەم یان دووەم یان سێم بەدەست بێنن یاخود ئەو قوتابیانەی کەوا لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزان توانیویانە پلەی یەکەم یاخود دووەم یاخود سێم بەدەست بێنن یان ئەو قوتابیانەی کەوا لە پێشبڕچەی قورئانی پیرۆست لەسەر ئاستی خود توانیویانە 90% یاخود 90 بەسەرەوە بێنن. فەرموو مامۆستا. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم.
الحمد لله الذي جعل أهل القرآن من أهله وخاصته ورفع منزلتهم على سائر الناس وأحاطهم بفضله ورحمته، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان هەروەکو مامۆستا عومەر ئاماژەی پێکرد ئێستا ناوی ئەو قوتابیانە دەخوێنەوە و هەروەها بڕوانامە و دیاریشیان پێدەبەخشین کە لەسەر ئاستی قۆناغەکانیان توانیویانە یەکەم و دووەم و سێم بن و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز توانیتیان پلەی یەکەم و دووەم و سێم بەدەستبێنن و هەروەها ئەو قوتابیانەی کە لە مانجی هەشت پێشبڕچەیەکمان کرد لەسەر ئاستی خودت توانیتیان 90 یاخود 90 بەسەرەوە بێنن. سەرەتا لە قوتابیانی بەڕێز مامۆستا ڕۆژگار دەست پێ دەکەین، داوا لە بەڕێز کاکتۆر دەکەین فەرمێت بۆ پێدانی دیاری و خەڵات بۆ قوتابیانەی کەوا یەکەم و دووەم و سێم بووینە. قوتابی محەممەد لەشکری زرار لە قۆناغی گەنجانی ڕۆژی شەممە و سێشەممە پلەی یەکەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 99 و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 28 جوزئی توانیتی 99.5 بەدەست بێنێت. با بفەرمێت. قوتابی محەممەد هێمن تاهر لە قۆناغی گەنجانی ڕۆژی شەممە و سێشەممە پلەی دووەمی بەدەستێناوە و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز پلەی دووەمی بەدەستێناوە هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 21 جوزئی توانیتی 96 بەدەست بێنێت. قوتابی محەممەد نەمیر مەحموود لە قۆناغی گەنجانی ڕۆژی شەممە و سێشەممە پلەی سێمی بەدەستێنایە بە تێکڕای نمرەی 94 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز پلەی سێمی بەدەستینایە و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 19 جوزئی توانیتی 95.5 بەدەست بێنێت. قۆناغی سێی نەوجەوانان قوتابی محەممەد یەحیا مەولود توانیتی پلەی یەکەم بەدەست بێنێت بە تێکڕای نمرەی 92.1 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆزیش پلەی دووەمی بەدەستینایە بە تێکڕای نمرەی 99 و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 8 جوزئی توانی 93 بەدەست بێنێت. قوتابی محەممەد ئیبراهیم محەممەد لە قۆناغی سێی نەوجەوانان پلەی دووەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 91. قوتابی ئەمین یونس ئۆمەر لە قۆناغی سێی نەوجەوانان پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 90.3 و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 7 جوزئی توانی نمرەی 90 بەدەست بێنێت. قۆناغی دووی نەوجەوانان قوتابی لاوەند غالب مستەفا توانیتی پلەی یەکەم بەدەست بێنێت و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 5 جوزئی توانی نمرەی 91 بەدەست بێنێت. قۆناغی یەکی نەوجەوانان قوتابی ئەحمەد هێمن تاهر توانیتی پلەی یەکەم بەدەست بێنێ بە تێکڕای نمرەی 99.6 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز پلەی دووەمی بەدەستێناوە بە نمرەی 99.4 و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز کە لە مانجی هەشت ئەنجامدرا لە ئاستی 8 جوزئی توانی 94.5 بەدەست بێنێت. قوتابی ڕەمەزان شاخەوان ئەسعەد لە قۆناغی یەکی نەوجەوانان پلەی دووەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 97.6 و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 8 جوزئی 92 بەدەستێناوە. مامۆستا شەریفی بەڕێز بفەرموو. نتسامى نمضي في حب وعطاء نور لا يخبو
لە قۆناغیەکی نەوجەوانان دوو قوتابیمان هەیە کە پلەی سێمیان بەدەستێناوە. قوتابی یەکەم ستایش سامان جاسم پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 92.1 و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 6 جوزئی توانی 99 بەدەست بێنێت. قوتابی دووەم ئەمین هێمن تاهر لە قۆناغیەکی نەوجەوانان پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 97.5 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانچ ڕەمەزانی پیرۆز پلەی یەکەمی بەدەستێناوە بە نمرەی 99.5 و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 7 جوزئی توانی نمرەی 90 بەدەست بێنێت. قوتابیانی قۆناغی چواری منداڵان علی عەبدوڵڵا سابر توانی پلەی یەکەم بەدەست بێنێ بە تێکڕای نمرەی 99.8 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانچ ڕەمەزانی پیرۆز پلەی یەکەمی بەدەستێناوە بە نمرەی 100 و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 5 جوزئی توانیتی 99 بەدەست بێنێت. دوو قوتابیشمان هەیە کە پلەی دووەمیان بەدەستێناوەنە هەردووچیان بران. قوتابی یەکەم ئوسامە کەیفی ڕەمزی لە قۆناغی چواری منداڵان پلەی دووەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 99.6 ئوسامە کەیفی ڕەمزی و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانچ ڕەمەزانی پیرۆز لەوی شەر 99 بەدەستیناوە کە پلەی دووەمە و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 10 جوزئی توانیتی 98 بەدەست بێنێت. قوتابی دووەم کە برایەتی محەممەد کەیفی ڕەمزی لە قۆناغی چواری منداڵان پلەی دووەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 99.6 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانچ ڕەمەزانی پیرۆز توانیتی پلەی دووەم بەدەست بێنێ بە نمرەی 99 و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 10 جوزئی توانیتی 98 بەدەست بێنێت. قوتابی ئەنەس دلاوەر حامید لە قۆناغی چواری منداڵان پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 93 و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 4 جوزئی توانیتی 94 بەدەست بێنێت. قۆناغی سێی منداڵان قوتابی عەبدوڵڵا محەممەد فەریق توانیتی پلەی یەکەم بەدەست بێنێ بە تێکڕای نمرەی 97.5 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانچ ڕەمەزانی پیرۆز پلەی یەکەمی بەدەستینا لەوێن دەرێش و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 5 جوزئی توانی 96 بەدەست بێنێت نمرەی 96. قوتابی ئاری گەیلان موحسین لە قۆناغی سێی منداڵان پلەی دووەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 95.3 و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 3 جوزئی توانیتی 96 بەدەست بێنێت. قوتابی ئەیمەن سڵاحەدین محەممەد لە قۆناغی سێی منداڵان پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 94.1 و هەروەها لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 4 جوزئی توانیتی نمرەی 99 بەدەست بێنێت. مامۆستا عەبدولوەلی بەڕێز. قۆناغی دوی منداڵان قوتابی سوهەیب ساسان سەربەست لە قۆناغی دووەمی منداڵان پلەی یەکەمی بەدەستهێناوە بە تێکڕای نمرەی 98.4 سوهەیب ساسان سەربەست. بەهرەدارانی و لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی 4 جوزئی توانی 99 بەدەست بێنێت. دوو قوتابیمان هەیە پلەی دووەمیان بەدەستێناوە. قوتابی یەکەم سروش سەرباز عەبدولغەفوور لە قۆناغی دووی منداڵان پلەی دووەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 97.8
ولا پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 4 جوزئی توانیتی نمرەی 99 بەدەست بێنێ. دووەمی دووبارە قوتابی جوامێر محەممەد جەعفەر. جوامێر محەممەد جەعفەر وەبزام لە عەمڕێ. قوتابی ئەحمەد یەحیا جەودەت لە قۆناغی دووەمی منداڵان پلەی سێمی بەدەستێناوە بە نمرەی 95.3. ئەحمەد یەحیا جەودەت و هەروەها لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 4 جوزئی توانی نمرەی 93 بەدەست بێنێ. قۆناغی یەکی منداڵان قوتابی مستەفا محەممەد فەریق لە قۆناغی یەکی منداڵان پلەی یەکەمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 98.5 و لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 2 جوزئی توانی نمرەی 98 بەدەست بێنێ. قوتابی محەممەد ئەیوب لە قۆناغی یەکی منداڵان پلەی دووەمی بەدەستێناوە. محەممەد ئەیوب چوار قوتابیمان پلەی سێمیان بەدەستێناوە. قوتابی یەکەم محەممەد سەروەر عومەر لە قۆناغی یەکی منداڵان پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 97.3 و هەروەها لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز پلەی یەکەمی بەدەستێناوە بە نمرەی 99.5 و لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 1 جوزئی توانیتی نمرەی 93.5 بەدەست بێنێ. ڕێژوان ڕێدار حەسەن لە قۆناغی یەکی منداڵان پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 97.3 و لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆزیش پلەی سێمی بەدەستێناوە و لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 1 جوزئی 94.5 بەدەستێناوە. قوتابی دانا گۆران نادر لە قۆناغی یەکی منداڵان پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 97.3 و لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 2 جوزئی 99.5 بەدەستێناوە. قوتابی سێم یوسف طەیوب پلەی سێمی بەدەستێناوە بە تێکڕای نمرەی 97.3 و لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 2 جوزئی توانیتی 92.5 بەدەست بێنێ. کاکتۆر عەلی ئێستا ناوی ئەو قوتابیانە دەخوێنینەوە کەوا لە پێشبڕچەی قورآانی پیرۆز توانیتیان نمرەی 90 یاخود 90 لەسەرەوە بێنن برێن. قوتابی لە قوتابیانی مامۆستا ڕۆژگار دەست پێ دەکەین. قوتابی ئەحمەد موحسین حەمەد ئەمین ئەحمەد موحسین حەمەد ئەمین لە ئاستی 14 جوزئی توانیتی نمرەی 90 بەدەست بینی. ئەحمەد موحسین. محەممەد فاخر ساڵح لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 13 جوزئی توانیتی نمرەی 93 بەدەست بینی. محەممەد فاخر. قوتابی محەممەد وەلی شەمسەدین لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 12 جوزئی توانیتی نمرەی 96.5 بەدەست بینی. محەممەد وەلی شەمسەدین. قوتابی ئەیمەن محەممەد ئەمین لە پێشبڕچەی قورآانی پیرۆز لە ئاستی 11 جوزئی توانیتی نمرەی 94 بەدەست بینی. ئەیمەن. قوتابی سوهێل سەفین حوسێن
لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 10 جزئی توانیتی نمرەی 95.5 بەدەست بینێ. قوتابی ئەنەس کەیفی ڕەمزی لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 9 جزئی توانیتی 95.5 بەدەست بێنێ. قوتابی ئیبراهیم سامان قلبك أنقى للقرآن عاطفة أرقى بالقرآن قوتابی عەبدوڕەحمان هەژار سامی عەبدوڕەحمان هەژار سامی قلبك أنقى عاطفة أرقى سعدك أبقى زاد الأتقى قوتابی ئەرقەم قەیس عەباس لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 3 جزئی توانیتی نمرەی 94 بەدەست بێنێ. قوتابی عەبدولباسط بابان سابر لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 3 جزئی توانیتی نمرەی 94 بەدەست بێنی. واروها لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز توانیتی هەموو ڕۆژیەکان بە ڕۆژی بێ، بۆیە خەڵاتمان بۆ داناوە بۆیش. قوتابی یەمان کۆسرەت خالید لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 3 جزئی توانیتی نمرەی 99 بەدەست بێنێ. قوتابی محیەدین عومەر فاروق لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 3 جزئی توانیتی نمرەی 92 بەدەست بێنێ. قوتابی محەممەد خاڵس حوسێن لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 2 جزئی توانیتی نمرەی 96 بەدەست بێنێ. قوتابی عەبدوڵڵا دانا عومەر لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 2 جزئی توانیتی نمرەی 95 بەدەست بێنێ. عەبدوڵڵا دانا عومەر. قوتابی عومەر ئەمیر محەممەد لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 2 جزئی توانیتی نمرەی 94.5 بەدەست بێنێ. قوتابی عومەر ئەمیر محەممەد. قوتابی ئەحمەد گۆران نادر لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 2 جزئی توانیتی نمرەی 90 بەدەست بێنێ. ئێستا ناوی ئەو قوتابیانە دەخوینەوە کە لە ئاستی 1 جزئی لە پێشبڕکێی قورئانی پیرۆز 90 و 90 بەسەرەوەیان هێناوە. قوتابی عومەر محەممەد جەعفەر قوتابی بەڵێن عەبدوڵڵا حەسەن لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستی 1 جزئی توانیتی نمرەی 99 بەدەست بێنێت. بەڵێن عەبدوڵڵا حەسەن. قوتابی ئەحمەد خالید حەیدەر لە ئاستی 1 جزئی توانیتی نمرەی 97 بەدەست بێنێ.
قوتابي أنس علي حيدر أو أرقام قيس أنس قوتابي بەڵێن محەممەد عەبدوڵڵا لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی یەک جوزئی توانیتی نمرەی 92 بەدەست بێنێ بەڵێن محەممەد عەبدوڵڵا قوتابی ڕێژیر ڕەنجدەر ڕێژیر ڕەنجدەر عەبدوڕەزاق لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی یەک جوزئی توانیتی نمرەی 91 بەدەست بێنێ قوتابی عەبدوڕەحمان هیمدات عەبدوڕەحمان لە ئاستی یەک جوزئی توانیتی نمرەی 91 بەدەست بێنێ قوتابي أحمد دلير واحد أحمد دلير واحد لقوناغي تسواري من ضالان هذا وسامي وبرهاني خير الكلام أحياني كل اهتمامي يغلى غرامي استاناوي أو قوتابي أنا دخوينه وكلا ئاستی نیو جوزئی توانیتیان نمرەی 90 بەسەرەوە بەدەست بێنن قوتابی محەممەد صالح عەبدوڵڵا لە ئاستی نیو جوزئی توانیتی نمرەی 97 بەدەست بێنێ قوتابي عمر كاو مجيد عمر كاو مجيد عمر كاو مجيد لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز توانیتی هەموو ڕۆژوەکان بگرێت قوتابي أيمن أحمد قادر أيمن أحمد قادر قوتابي عبد الله يحيى زودة عبد الله يحيى زودة نعم عبد الله والعين تبكي علها تلقاه فحوا غدا وساما قد علا قوتابي محمد حكيم حسن لپێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی نیو جوزئی نمرەی 95 بەدەستێناوە محمد حكيم حسن قوتابي عبد الله هەڵوێست لە پێشبڕچەی قورئانی پیرۆز لە ئاستی یەک جوزئی توانیتی نمرەی 95 بەدەست بێنێ عبد الله هەڵوێست قوتابي محمد نبس أحمد محمد نبس أحمد لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز پلەی یەکەمی بەدەستێناوە بە نمرەی 99.5 قوتابي محمد دلزار كريم محمد دلزار كريم لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز پلەی
پلەی دووەمی بەدەستیناوە بە نمرەی 99 قوتابی ئەنەس سەروەر عەبدولفەتاح ئەنەس سەروەر عەبدولفەتاح لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز لە ئاستی یەکەم پلەی یەکەمی بەدەستیناوە قوتابی ئەحمەد سەروەر عومەر ئەحمەد سەروەر عومەر لە پرۆژەی چاکەکاری مانجی ڕەمەزانی پیرۆز لە ئاستی یەکەم پلەی دووەمی بەدەستیناوە جزاك الله خير هو الحب يا الله في داخلي خی گەورە پاداشتی مامۆستایانی بەڕێز بداتەوە بەڕێزان بەو ئەندازەیە دەینە کۆتایی ئاهەنگەکەمان دووبارە و سێبارە یاخوا بەخێر بێن سەر و سەرچاوانمان زۆر زۆر خۆشحاڵ بووین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه